دەربارەی ڕەوشە مافی مرۆڤ و بەریانەها مە ئاماژە پێکرد لە ئیرانێ لە ڕۆژئاوایە ئەمەژە ڕۆژهەڵاتێ کوردستانê dawî raporta rêxirawa mafên mirov di neteweyên yêgirtî da ku behsa vê yekê diketin ku binpêkariyên zor li hember mafê mirov tên kirin li Îranê min mêvanekê ye Berêz Teymur Elyasî nûnerê Komalaya Mafên Mirov Kurdistan Cinev li neteweyên yêgirtî li Cinêfa Swîsrayê bi rêya Skypeê dîtgel me bîtin Berêz Teymur dem baş belavkirina van corên raportan di neteweyên yêgirtî da ku behsa xirapiya mafê mirov diket li Îranê wê hiç çareseriyek hebîtin ji bo başkirina rewşa mafê mirov li Îranê yan tenê data û zanyarî tên belavkirin نا بەڵێ سەرتاس سڵاو و سپاس لە ئێوە و لە بینانی بەڕێزی کوردستان شوار پێش وەڵامی پرسیارەکەتان کە خۆشە ئەشارە بۆ بکەم کە لە کۆماری ئیسلامی ئێران پلەی یەکەمیان هەیە لە دنیا پێڕێژە لە ئەدام و لەو ساتەوە سەرۆک ڕئیسی هاتۆتە سەرکار ئەدامەکان لە ئێران زیاتر لە 30 دەسە زیادی کردووە و بەشێکی سەرەکی وەکوی لە راپۆرتەکەی سکرتێری گشتین تۆیکردەکان هەروەها جاوید ڕەحمان کە لە مانگی مارس بڵاوی کردەوە قوربانیانی ئەو سیاسەتە هینن گەلانی بندەستی ئێرانن جمهوری ئیسلامی ئێران سزای لە سێدارە و ئامرازێکی سەر کورد بەکاردێنێ بتایبەتی دژی کورد و بەلووش و عەرەبوو نەتەوەکانی جەرستان نا بە چۆنی ئێمە ئەو راپۆرتانە زۆر گرنگن لە نەهایەتە ئەو راپۆرتانە دەکرێت بێتە کۆڕی گشتین تۆیکردەکان هەروەها شورای ئەمنیەت و ئێستا لە راپۆرتەکانی نوێ نەتۆیکردەکان زیاتر تەرکیز لەسەر پرسی مەشروعیەتی یاسایی کۆماری ئیسلامی دەکەن چون بەپێی ئەو راپۆرتانی تۆیکردەکان جمهوری ئیسلامی ئێران نەڕێز لە قانونەکانی یاساکانی ناوەی خۆی نەڕێز لە پەیمانە ناونتۆیەکان دەگرێت وی ئێستا مەشروعیەتی ناونتۆی نەماوە دەبێت کمیسیونێکی ناونتۆی لێکۆڵینەوە دەبێت ئاستی لێکۆڵینەکان کاک تەیمۆر کەواتە چارەسەر چییە وەکە تەژی گوت کۆ نوێنەرێ ئێرانێ دنەتەوەین یەگرتیدا دەبێژە ئەف راپۆرتە راپۆرتên دژمنکارانەنە لە هەمبەر ئیرانێ ڕاستی دروستی ji bo raportan tuneye fişarên we gifajên we wê çi bin ji bo neteweyên yêgirtî ku li Îranê bikin rewşa mafê mirov çareser bîtin baştir bibîtin yan her hîç nebe lîcanên we yanî komîteyên neteweyên yêgirtî biçin meydanî seredana Îranê bikin bi çavê xwe rewşa mafê mirov bibînin دیارە ئەو گفتمان دیسکورس ئەوەی جمهوری ئیسلامی ئێرانە ئەنوێ بەو دێژن ئەو راپۆرتێکی دژمنانەیە دژی ئێرانە ئەنوێ بیڕای جیهانی بیڕای خەڵکی ئێران هەروەها ناوەندی بلا ڕێدا بڕۆن بەڵام ڕاستەکەی ئەوەیە جمهوری ئیسلامی ئێران بەپێی ئەو ئامارانە ئەو ڕێژەیە کە باس کراوە دروستە یعنی نیشان دەدا کە جمهوری ئیسلامی ئێران سیاسەتەکەی ئەوەیە بۆیە ئێستا ئێمە فشارمان زیاتر هێناوە بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا ڕۆژ ئاوا کۆمەلگای ناوەندی نەتەوەیکردەکان دەبێت گوشارەکان زیاتر بکرێت لەسەر کۆماری ئیسلامی ئێران بۆی ئەو ئەدامەکان کە بەپێی کمیتەی ئەوەی کمیتەی گروپی کارین تەوەیکردەکان وەکو دادگاوایە ئەو ئەدامان دەکرێت لە ئێرانە پێچوانەوەی هەموو یاسا ناوەندی و ناوەندیەکانە بەڵێ کەواتە دناوا ئێرانێدا زیاتر پێشێلکاری یان بن پێکردن بەرامبەر مافێ مرۆڤی هەمبەر نەتەوەیان تێکردن پێکهاتەیان تێکردن یان ژی لەسەر پرسێن سیاسیە یان پرسێن کۆمەڵاتیە و ئەف یەک پۆڵین کریە ji بۆ نەرینا گشتیا جیهانێ بەڵێ ئێستا بۆ نەتەوەیکردەکان بۆ کۆمەڵگای ناوەندی دەرکەوتووە کە جمهوری ئیسلامی سزای لە سێدارە وەکو ئامرازێکی سەرکوت تایبەتی دژی نەتەوەکانی کورد بەلووش عەرەب ئەوانی دیکە یا دژبرانی خۆی بکاردێنێ بۆی لە راپۆرتەکانی تۆیکردەکان هاتووە کە بەشێکی هەرە زۆر لە ساڵی 2021 زیاتر لە 56 هاوڵاتی کورد ئادام کراون زیاتر لە 40 هاوڵاتی بەلووش ئادام کراون
و بپی ئامارەکان کە لە بەرزی ئەمەدان مثال لە ساڵی 2020 لەو 6 مانگی ڕابردوودا زیاتر لە 130 کەس ئەدام کراوە لە ئێرانە کە نزیک بە 30 کەسیان کوردن و ئاخرین قوربانی ئەو سیاسەتەش کە زندانی سیاسی کورد بەڕێز فیروز موسالو بوو لە زندانی ورمێ چەند ڕۆژ لەمە پێش ئادام کرا دیارە جمهوری ئیسلامی ئێران ئەوێ خەریکە 10 ساڵ دەستدەدا بۆ شێوەیە بە ئەعدام خەڵکی بترسێنێ. بەڕێز تەیمور ئەلیاسی نوێنەرێ کۆمەڵایە مافên mirovî کوردستان جنێف لە نەتەوەیان یەگرتی لە جوێنێ فاسوی سرای بڕیا سکایپی توت گەلمە بووی گەلێکی سوپاس